بە خدایە بێ بەرامبەرە چێمیش کردیە جەمعەت تێنێرە و ڕژگە لە عایلی لێر دانیشتێ کابرای کادوتی کەبلان ماڵ غەزورم دێن لە لای هەولێرەوە و بخوین دهۆک بی ئەو عایلی دەرکە 500,000 دەمیگوتم 5 دەفتەرم دێ بە خودی دەری ناکەم ئایتە و تەلەفۆنات هەر کەس کێرە دەخوازی تەلەفۆنم دەکەت شەمبی یەکشەم دووشەمە تا ئاینی تەلەفۆنم دەکەت بخۆ حیجز دەکەت ئایدوانە یعنی حیجزکردنی ژێ بەس بێ بەرامبەر بێ بەرامبەرە حیجزکردنەکەی سە سوبەیش نەخێر عایلەتێ دووس بێغێتێ سێز بێ ڕۆژ عایلێک تێنێرە ئەجە عایلێش چاوەیە مەسەلەگە عەدام عایلێک غێر عایلەوە ناکەم بێتەوە بەخوان بەچی 5 عایلەتێن 6 عایلەمی خزم و براوەیە دۆستن هەیەش ئیسێم ڕۆ بیگە مشەکلات لە بەردەڕەش هاتگەن لە کەلەکچی هاتگەن لە دولێجان هاتگەن جارتر لە بەردەڕەش واتێنە و لە لای زەنگەنانیش هاتگەن یعنی منەوعاتی مرۆ هەمیش عایلە حەسر بین بەری من یعنی لەو لاوە بین وەکی سایان کرد شەباب عایلەکەمی وازیان دەتگنە لای من وەڵام من هەر من و برادەری ما بۆ ئاریان بەڕاستی ئەوی سەر نییە لێرە بەس لە ماڵە هەرجار من ئەو پێکەوە دادمانە ماسیمان دەگرت کە ئەو ماسیەش بینە ناو تەنەکە لی پشتە بخۆمان قولاب دافتین ماسی دەگرینەوە تۆڕ دادەنین و ماسی دەگرین و شوێنێکمان چێ کرد بخۆمان تایبەت پاش ئەسیامان گەورەمان کرد وەکی گەورەمان کرد گوتن دەکەینە خێر دنیا هەمی فشەیە ڕاست گوتمان بەلاو دەکەین و بەلاومان کردەوە 5 ساڵ 6 ساڵێرە چی دەکەین بەس ئێ 2 ساڵە تەقاندم و بەرلام کردیە ینی تەنیا ئامانجت خزمەتکردنی بەس خزمەت کرد هیچ شتی ناخوازم لە کەس